جارێکی دیکە جوتیارانی کوردی ناوچەی داقوق و ئاوایەکانی هەفتەغار لەگەڵ عەرەبی هاوردە کە سوپای عێراق پاڵپشتیان دەکات تووشی شەڕ و پشێوی بوون. هەر فەلاحێک شەز دۆنمیان پێدا لەو ڕۆوە جوتیارێک بەدەستی عەرەبە هاوردەکان بریندار کرا و زەویەکەشی داگیر کراوە. جوتیارێکی دیکەش هۆشداری لە گەورەبوونی زیاتری کێشەکە دەدات ئەگەر چارەسەر نەکرێ. دوێنێ ئێمە چویناوێ 4 تێکتەر جووتیە کرد کە ئێمە ڕۆشتین 15 زەلام تێکتەرەکان هەڵیان گرد و ڕۆیشتن. دوای عەرەب بە سەیارە نزیکەی 100 زەلام 4-5 سیارە چەکدار هاتن تادایان لێمان کرد بە بەردەم جێشی عێراقیەوە. دوای تەواوبوونی شەڕەکان جێشی عێراقی لەیەکمانیانەوە کرد. چوینە نەخۆشخانە ئیلاج کراین سکاڵامان کرد بەداخۆ سکاڵاکە هیچی نەبوو. ئێستا چوینە مەحکەمە مشاجرەمان بۆ نووسراوە 413 وەکوە تا 2 کەس لە بازارە بەبێ هۆ شەڕێک بکەن. ئێمە تەقەمان لێکراوە بێ بەپای قانونی عێراقی ئەمە قەتلە شروع بالقەتلە سابقە ئیسراوە تەرەز لەبەرەی لە دوورەوە بە چەکواتنە لە وەختوانێکە نەبووە شەڕەکە چەکەکەی لابێ و بوێتە شەڕمان ڕۆیشتووە لە ماڵەوە چەک و 100 زەلامی هاوردە و بۆتە عاداکردن. ئێمە داواکاریمان وەکو خەڵکی کەرکووک و خەڵکی دێهاتەکان ئەم ناوچەکانمان وەزعمان زۆر خراپە. ئەگە سەرکردایەتی کورد نێتە سەرخەت جوا بەرگریە نەکا لەم هێز و لەم عەرەبی هاوردەی سەلاحەدین و سامەڕایە بەڕاستی زۆر عەزیەتمانەدەن چکم ئەم هێزش وا لێرەیە هیچ پشگیری کوردەکە ناکە. تەنانەت ئیسا ئەم دەقەیە کە کوڕێکەیە کە ناوی نەقیب فیراسە ئیسا سوڵتەکەی خۆ ئستقلال کردووە عەرزەکەی شملی مادەی 140 لە 10 البڕەیاشە ئەلعان عەرزەکە ئەکێڕێ ئەلعان پێم وایە گەنجەکان ڕۆیشتنێگیانی ئەلعان ئێستا لەوەیە شەڕ و ئاژاوە دەستی پێ بکە بەم کاتە هەر نەبێ پێمان سەرکردایەتی کورد ئەگە خۆی بە خاوەن کەرکووک ناکە پێمان بڵێن ئێمە سەر خۆمان هەڵەگرین یان نەڕووین بەناو عەرەبستان یان نەڕووین بەناو هەرچی قەومێتێک پشگیریمان لێ بکە. پارێزەری کەیسی جوتیارانی سنووری داقوقا تا ئێستا کەیسی سەدان دۆنم زەوی لە بەرژەوەندی جوتیارانی کورد لە ناوچەکە بردوێتەوە. وردەکاری گرفتی زەویە کشت و کاڵەکانی داقوق بۆ پەیام دەخاتە ڕوو. ئێمە بە کۆی گشتی ئەگەر باسی ئەو کێشانە بکەین کە ڕوویدا لە دوای 2007ەوە کە باسی کەین تقریبان بۆ نزگەی 10,000 دۆنم 9,000 بۆ 10,000 دۆنم عەرەبی هاوردە دەستی خستە سەری لە مقاتعی 37 و 45 و مقاتعی 15 و 16 و 17 و 18 و 19 کە ئەم شوێنانەی بۆ مقاتعی 25 عەرەب کۆی لەگەڵ ئەلب محەمەیە ئەمانەش کێکی ئەگرێتەوە داویە تاالبانی کاکە یەگرێتەوە زۆر بەشی کەوتە دیم داویەوە کە مقاتعی 15 و 16 و 17 و 18 و 19 بەڵام با بڵێن لە دوای بڕیاری وزارەتی زراعە دایرەی قانونی کە ئەراضی کە کتابێ دەرچوو کە ئەڵێ ئەو عەرزانەی کە ئستیلایە مەشمول نییە بە مادەی 140 3/4 ئەو عەقدانەی عەرەب هاوردە لەسەر عەرز ئستیلایە. بۆ نمونە ئیسە بۆ دووبارە عەرەب هاوردە دووبارە سەری هەڵناوە دووبارە گەڕیاوە لە ڕێگەی دادگاوە بە پاڵپشتی مەحافزەوە بە پاڵپشتی مدیر زراعەوە کە ئەو سوپایە لەو شوێنە نیشتە جێیە توانیان بگەڕێنەوە بۆ دێی فەریق کە ئەلبوسەرراج داودەیە مقاتعی 16 ئەو عەرەبە هاوردانە لەو شوێنانە نیشتە جێبن. لە ڕابردوودا جوتیارانی کورد لە سنووری کەرکووک و داقوق و سەرگەڕان و ناوچە کێشە لەسەرەکان بەگشتی هۆشداریاندا لە ئەگەری چارەسەر نەکردنی ناکۆچی خاوەندارەتی و کێشەی زەویە کشت و کاڵیەکان. ئارامی ناوچەکە دەکەوێتە مەترسیەوە و دووریش نییە شەڕ و پێکدادان لە نێوان کورد و عەرەب دروست بێ کە ئەو کات چارەسەری کێشەکە ئەستەم دەبێت. ئێستاش کە بارگژی باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە لە هەر کات زیاتر ئەگەری ڕووبەڕووبوونەوە لە ئارادا هەیە. فراوانبوونی بازنەی ناکۆکیەکانیش تا دەگاتە بەر شەڕی نێوان کورد و عەرەب بە دوور نازانرێت. دەڕەڕای نەبوونی دەسەڵاتی کوردی لەم ناوچانە و پاڵپشتی هێز و سوپای عێراقی بۆ عەرەبە هاوردەکان و هێنانەوەیان بۆ سەرزەوی وزارە کشت و کاڵیەکانی کورد لەم ناوچانە. جوتیارانی کورد خۆیان بەرگری لە خۆیان دەکەن و ڕێگە نادەن عەرەبە هاوردەکان زەویەکانیان بکێڵن. تەنها داواکاری جوتیارانی کوردیش لە سەرکردایەتی سیاسی کوردستانەوەیە لە بەغداد بەرگریان لێ بکەن و ڕێگە نەدەن عەرەبە هاوردەکان ستەمیان لێ بکەن. چیانووری کەناڵی پەیام
قەزای داقۆق.